خانە نشینکراوە نوێەکان سێ موچە بەسەریەکەوە وەردەگرن. بەپێی زانیاریەکان بۆ ئەم مانگەش خانە نشینە نوێەکان موچە وەرناگرن، بەڵام سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم بە تیواری ڕاگەیان کە سەرجەم ڕێکارەکانی تەواوکردنی دۆسیەکانیان دەکەوێتە مانگی داهاتوو. وتیشی دۆسیەی 25,000 خانە نشین لە تەواوکردندایە و تا مانگی داهاتوو دۆسیەکانیان دەگاتە بەغدا. بۆیە لە لیستی موچەی مانگی سێ خانە نشینکراوە نوێەکان شوێنیان دەکرێتەوە و هەر سێ موچەکە بەیەکەوە وەردەگرن. ئەو سەرچاوەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ڕایگەیاند و 25,500 خانە نشینەی لە 31 کانونی یەکەمی 2024 خانە نشین بوون و تەمەنیان 6 ساڵی تێپەڕاندووە بۆ مانگی شوبات موچە وەرناگرن، چونکە هێشتا نەخراونەتە لیستی موچەی خانە نشینان و ڕێکارە کارگەڕیەکانیان چاو نەبووە. بە گوێرەی سەرچاوەکە بۆ مانگی ئازار ئەو کەسانەی ناویان وەک خانە نشین دەخرێتە لیستی موچەی خانە نشینانی هەرێمی کوردستان و موچەکانیان بۆ دەبەسرێت، بەڵام موچەی مانگەکانی کانونی دووەم و شوبات و ئازار پێکەوە وەردەگرن. سەرچاوەکەی وەزارەتی دارایی دەشڵێت پاداشتی خانە نشینی ئەوانەی 18 مانگیان هەیە 6 مانگی لە فەرمانگەکەی خۆیەوە بۆ خەرج دەکرێت و 12 مانگەکەش لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی خانە نشینی سەر بە وەزارەتی دارایی خەرج دەکرێت.